بە شازادە لۆکا بڵێن ئێستا ژمارە دەگەڵ تۆمار دەکات و هەل دروست دەکات و شەڕ دەکات. بە کریستیانو ڕۆناڵدۆ بڵێن ژمارە 7 سەلامەتە و وەڵامی ڕەخنەکان دەداتەوە. بە گارزبێل بڵێن ژمارە 11 لێ دەکرێت لە مەدرید. ئەڵە مۆسیقاژەنی شەو بڵێن دوای ماوەیەکی درێ جێنشینەکەی ئەویشمان دۆزیەوە. و بە کرۆز بڵێن ژمارە 8 یاری بە ڕوحی خۆی ئەکات پێش قاچەکانی هەروەک چۆن هەمیشە ئەیکرد. بە زێدان بڵێن ژمارە 5 سەنگا و بەهەنگاو شۆ پێیەکانی تۆی گرتوۆتە بەر. بە مارسەلۆ بڵێن لایتە یاریگا باشە دوای ئەو. بە ڕامۆز بڵێن جێنشینی حکمی ئەویشمان دۆزیوەتەوە بە دەستوری پاشایەتی حکمی پشتا و پشت. بە کاسیمێرۆ بڵێن ئیرتیکاز لە پێیەکی ڕقی وەک ئەوە و سەلامەتە. بە کلیبەرپیپی بڵێن وەرەکمان لە بەرگری داناوە بەقەت شاخێکەبێت بە ناڤاسیش ڕاگەێنن کە تۆڕی ڕیا و دوای ئەو ئێستا باشترین گۆڵپارێز تێی داوەستاوە. بە کورتی مەدرید ئەو شوێنەی لە ئەفسانەکانەوە بمانە